بینێران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر، جوانترین ڕێز و سڵاوی ئێمەتان پێشکەش بێت. ئەم کاتە و هەموو کاتێکتان شادی و بەختەوەری بێت. من شەمیران بابان، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە، بە یارمەتی هاوکارانم لە کۆنتڕۆڵ هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی فێربوون بە شێوەی ڕاستەوخۆ. خۆشەویستان، هەر ئێستا ئەتوانن لە پەیجەکانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر، پێیجی رادیۆی پەروەردەی وەزارەتی پەروەردە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بن بە شێوەی لایف. بەڕێزان، تێوەری بەرنامەی ئەمڕۆمان تایبەت کردووە بە ڕوودا و چەمکە کۆمەڵایەتیەکان لە ناو پرۆگرامەکانی خوێندن. خۆشەویستان، گۆڕانکاریەکان لە پرۆگرامەکانی خوێندن کراوە بەگشتی و بە تایبەتیش بابەتە کۆمەڵایەتیەکان. لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی پەروەردە گرنگیەکی تەواوی بە پرۆگرامەکانی خوێندن داوە لە کەم و کوڕیانەی کۆڵیوەتەوە و بە پێویستی زانیوە گۆڕانکاریەک لە هەموو پەرتوکەکانە بکە، بە تایبەتی پەرتووکی بابەتە کۆمەڵایەتیەکان کە بە پێویست زانراوە کە کارەسات و جینۆسایت و ئەو ڕووداوە ناخۆشانەی کە بەسەرگەلی کووردا هاتووە بخرێتە بەردەستی قوتابیان و مامۆستایان بۆ ئەوەی نەوە لە دوایینەوە کە ئەوان ئەو ڕووداوانەیان نەبینیوە و نازانن و ڕەنگە بنەماڵەکانیشان بەو شێوە تایبەتە بۆیان باس نەکەن تا بزانن گەلی کورچی بەسەر هاتووە و چۆن بووە و بەچی گەیشتوونێتە ئەم ئازادی و ئەم سەربەسی و ئەم ئەمن و ئاسایشەی ئێستامان. بۆ ئەم مەبەستە بە پێویستمان زانی بەڕێز مامۆستا عومەر عەلی شەریف، شارەزای بابەتە کۆمەڵایەتیەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکانی خوێندن میوانداری بکەین و بە سپاسەوە میواندارێکی قبوڵ کردین و ئێستا لە ستودیۆی تەلەڤیزیۆنی پەروەردەی ئامادەیە ئێمە بەخێرهاتنێکی گەرمی مامۆستا عومەرەکەین. زۆر بەخێر بێ مامۆستاگیان، زۆر خۆشحاڵ بووین بە میواندارێکت. مامۆستاگیان، سەرەتای پرسیارەکانم بەم پرسیارە دەست پێ یەکەم. گۆڕانکاری لە کتێبە بابەتە کۆمەڵایەتیەکان و کەی بوو و چۆن دەستیشی پێکرد؟ زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەروەردەی بۆ دەرفەتە. بابەتە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی گشتی گرنگێکی زۆری هەیە، بە تایبەتی مێژووی کورد و کوردستان و جوگرافیای کوردستان بۆ قوتابیان. دوای ڕاپەڕین دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 92 هەندێک دەستکاری کتێبەکانی بابەتە کۆمەڵایەتیەکان کران، بەڵام بە شێوەیەکی بنەڕەتینەوە، بە شێوەیەکی ڕیشەیی نەبوو. تەنها لا بردننی هەندێک ئەو بابەتانە بوو پەیوەندی بە بیری شۆفینی و ڕەگەزپەرستی بەعز بوو لە پرۆگرامەکانی خوێندن. چەند بابەتێک لەسەر مێژووی کورد و ملحەق زیاد کرا، بەڵام لە ساڵی 2004 لژنەیەکی باڵا لە وەزارەت پەروەردە دروست کرا ئەرچی گۆڕینی بنەڕەتی بۆ کتێبی بابەتە کۆمەڵایەتیەکان بوو. یەکەم کاری ئەوە بوو مێژوو جوگرافیا و هانیشتمانی لە یەک کتێب کۆکرایە بە ناوی کتێبی بابەتە کۆمەڵایەتیەکان. دەتەوان بابەتەکانش گۆڕانکاری تێکرا لە ڕووی باغدانی زیاتر بە مێژووی کورد و کوردستان و جوگرافیای کوردستان لە پۆلی 4 بنەڕەتی هەتا پۆلی 12. بەردەوام کار لەسەر پرۆگرامەکان دەکرا، بەڵام لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باەخی بە پرۆگرامەکانی خوێندنەوە، بە تایبەتی پرۆگرامی بابەتە کۆمەڵایەتیەکان کارمان کرد. سەرەتا لە قۆناغی بنەڕەتی دەستمان پێ کرد. لە قۆناغی بنەڕەتی کتێبی 7 و 8 و 9مان گۆڕی. دواتر بۆ ساڵی ئایندە 4 5 6 بنەڕەتی مێژوو جوگرافیا بە شێوەیەکی بنەڕەتی گۆڕاوە. تەوان گۆڕانکارەکان تەنها بابەتە زانستیەکە نییە، بەڵام شێوەی خستنەڕووی بابەتەکانە. شێوەی خستنەڕووی بابەتەکان زانیاریەکان یەک لە کێشەکانی بابەتە کۆمەڵایەتیەکان لەوانەیە لە لای مامۆستا و قوتابیش زۆرە بێزاریەک دروست دەبوو. ئەوش زۆری بابەتەکانێت، چڕی بابەتەکان، یعنی ناونیشانێکی سەرەکی و دوو لاپەڕە نووسین لەسەری ئەوە کێشە بۆتان بۆ قوتابی. ئێستا کورتمان کردوتە مەسەن لە ناو بۆکسێک بە شێوەی زانیاری بیر دەکەمەوە، هەڵسەنگاندن، شێوازی دیزاین و وێنە و نەخشەکانیش گۆڕاوە. کاریگەری زۆری هەبوو لەسەر کتێبەکان، بە تایبەتی دوای 7 و 8 و 9 کە خرای ناوەندەکانی خوێندن دیار بوو ئەو کاردانە لای مامۆستایان و قوتابیان زۆر بەڕوونی دیار بوو. بە هەمان شێوە لە قۆناغی ئامادەیش ئێستا دەست بەکارین گۆڕانکاری بکەین، هەتا قۆناغی 12 ئامادەی تەواوی بکەین. باشە مامۆستا عومەر، وەزارەتی پەروەردە چەند جەخت لە ڕاهەندە مێژوویەکان ئەکاتەوە لە پرۆگرامەکانی خوێندن؟ بەڵێ،
مێژوو ناسنامەی هەموو نەتەوەیەکە ڕنگدانەوەی ڕابردومانە لەبەرەوە بابەتی مێژوویەکان زۆر گرنگە بابەتی مێژوویەکان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی مێژووی کورد دامەنەوە دەوترێت کە دەبێت سوود لە پەندەکانی مێژوو ڕووداوەکانی مێژوو بابەتە مێژوویەکان هەر لە مێژووی کۆنی کوردەوە هەتا سەردەمی هاوچەرخ مێژووی هاوچەرخ باخێکی زۆر پێدراوە ڕنگدانەوەی ڕووداوە مێژوویەکان و ئەو زوڵمە مێژوویە لە کورد کراوە کاریگەری کەسایەتی و سومبل لە نیشتیمانی نەتەوەیەکان لە دروستکردنی ڕووداوەکان و گەشتنی بەو ڕۆژگاردا باخێکی زۆری پێدراوە نەک بەستەنها باشووری کوردستانی گەورە و هەموو جوگرافیای کوردستانیش لە هەموو ڕۆکانە باخی زۆری پێدراوە. بەڵێ لە کابینەی نوێم چ گۆڕانکاریێک لە پرۆگرامەکانی مێژوو بەهاکان کرا؟ بەڵێ کتێبی تەمان کارەمەی بەها کۆمەڵایەتیەکان چۆن دروست بوو لە 2010 بیرۆکەیە هەبوو بەڵام دواتر بیرۆکە فرەوان کرا چەند کتێبێک هەبوو هاو نیشتیمانی بوون پەروەردەی مەدەنی لەگەڵ مافی مرۆڤ ئەوش قورساییەک بوو سەرشانی قوتابی هەمووش دەگەڕایە سەرێک ئامانج بۆ بیرمانەوە کردەوە تەمان بەردەوام سەرپەرشتیاران و مامۆستایان لە ڕێگەی راپۆرتەکان بۆ وەزارەتی پەروەردە داوایان دەکردکەوەیەک بخرێت ئەو بوو کتێبێکمان ئامادەکە بە ناوی کارەمەیی و بەها کۆمەڵایەتیەکان کە بەسپاسەوە یونیسف پژیریمانی کردو و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باکووری ئەفریقا تاکە شوێن کە ئەو زمانە لێ جێبەجێکراوە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان جێبەجێ کراوە لە پۆلی 1 هەتا 9 دەخوێندرێت کتێبی قوتابی هەیە ڕێبەریش هەیە لە 4 تەوەری سەرکی پێکاتوە هاوڵاتی بوون مافەکان کارامەیی و بەهاکان مەبەستمان چیە لەو کتێبە مەبەستمانە لەوانەیە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ و ساڵێک نەبێت بەڵام چەند ساڵی داهاتوو لە هەڵسوکەوت و ڕەفتاری قوتابیەکان چ لە بەها چ لە مافەکان چ لە هاو نیشتیمانی بوون چ لە کارمە ڕنگدانەوەی لە ڕەفتار و هەڵسوکەوتی قوتابی بێت ئێستا لە ناوەندەکانی خوێندن بە دوو بەشەوانە دەخوێندرێ و خولیژە بۆ مامۆستایان کراوەتەوە هاوکاری مامۆستایانیش کراوە لە ڕێگەی ڕێبەر زۆر ڕوونکردنەوەی تدا دەربارەی بابەتەکە لە بابەتێک لەوانەیە مەسەلەن کێشەی بۆ دروستبێت لە ڕێبەرەکە زۆر بەڕوونی باس کراوە. بڵێ چەند کاردان کردووە دەقە مێژوویەکان و بابەتە کۆمەڵایەتیەکان بە ڕێگەی ئاسان بگەێنن؟ بەڵێ دووبارە کتێبەکانی پێشوو دەقە مێژووی تیا بوو دەوڵەمەند بە دەقە مێژوویەکان بەڵام تەنها کفایەت نییە دەقە مێژوویەکان کێشەی خستنە ڕووی بابەتەکان بوو دەقە مێژوویەکان بە تایبەتی بۆ نمونە مێژووی کۆن خۆی هەر قورسە لە ڕووی ناو و ژمارە و ساڵ و پاشاکان و شتیوە زۆر قورس بوو ئێستا دەقەکانمان ئێمە ئەو کە بەعارەی پێدەن حەش و ئەو چڕە بابەتەمان نەهێشتووە کورت کراوەتەوە بە چەند پارچەیەک بە شێوازێک دیزاین کراوە کە سەرنجی قوتابی ڕادکێشێ بۆ نمونە زانیاریی چەند لاپەڕیمان کردوتە ناو بۆکسێک بە شێوەی زانیاری خستۆنڕ یان بە شێوەی چالاکی یان بە شێوەی بیر دەکەمەوە بۆ ئەوەی حەقی بابەتی مێژوویەکان بدەن چ مامۆستا چ قوتابی توان سوودی لێ وەرگێت بە فعلیش کاریگەری زۆر باشێ بوو ئەو شێوازی خستنە ڕووی بابەتەکان دیزایانی کتێبەکەش گۆڕاوە بۆ نمونە دیزاینێکی زۆر بچووک نەخشە و وێلەکان بە شێوەیەکی جوان دەرنەدەکەوت ئێستا زۆر کاریگەری باشی هەبووە. مامۆستا عومەر چەند کارەسات و جینۆسایدی گەلی کوردستان لە ناو پرۆگرامەکان جێکراوەتەوە واتە چۆن باسکراوە؟ بەڵێ خۆی لە پاش گۆڕانکاریەکان لە پۆلی 4 هەتا 12 هەوڵماندا هەموو ئەو ڕەشە کوژی و ئەو نەهامەتیانە بەسەر گەلی کوردستان و گەلی کورد هاتووە لە کتێبەکان ئاماژەی پێ بکەین لە پۆلی 4 هەتا 12 بۆ نمونە لە پۆلی 4 دەبێت حسابی تەمەن و ئاستی تێگەیشتنی قوتابی بکەین باسی هەڵەبجەمان کردو بەڵام بۆ شێوە فراوانە نان کارەساتی هەڵەبجە بوێنە و بە چەند چالاکێک لە پۆلی 6 بنەڕەتی بە هەمان شێوە باسی جنۆسایت ڕنگدانەوەی بۆ نمونە کوردە فەیلیەکان جنۆسایدی بارزانیەکان لە پۆلی 9 بە هەمان شێوە لە پۆلی 12 یەک بەشی تەواو هەیە لەسەر جنۆساید و ئەنفال و ڕاگواستن و بەبعسکردن و تێکدانی گوند و کۆمەڵگا زۆرە میلێرەکان ئەوانە بە شێوەیەکی فراوان باس کراوە. بەڵێ قۆناغی بنەڕەتی لە چ پۆلێک واتە لە چ قۆناغێکی بنەڕەتی لە چ پەرتووکێکیش باس کراوە بۆ نمونە پۆلی 1 و 2 3 بنەڕەتی ئەوانە ئەم باسانیان بۆ بڵێن خراوەتە ناو کتێبەکانیانەوە؟ بەڵێ خۆی بنزۆر کۆمەڵاتەکان لە بازنەی دوم دەست پێ دەکات بازنەی دوم واتە 4 و 5 و 6
بەڵام لە بابەتەکانی دیکە بوون منە لە کوردی عەربی ئینگلیزی لە دەقەکان لە خوێندنەوەکان ئەو بابەتە ئاماژە بە بابەتانە کراوە بابەتی جینۆساید و بە شێوەیەکی گشتی ئەنفال و چمیاباران بەڵام بە شێوەیە بگونجە لەگە ئاستی قوتابی لەو تەمەنە زیاتر لە قۆناغی سەرەوەتر لە بازنەی دوو زیاتر باخی پێدراوە. ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی پرۆگرامەکانی خوێندن ینی بەپێی ئەوەی کە ئەو کارانە ئەکەن ینی مادووبوونێکی زۆر لە سەرشانی ئێوەیە ئەو گرفت و ئاریشانە چین کە دێنە بڵێن بەردەمی ئێوەی هەموو کارێک گرفتی خۆی هەیە کۆس بدێتە بەردەم لەوانەیەک لە کێشەکان لەوانەیە کەمی پێداویستەکان بێ بۆ پێداویستیانە پێویستمانە مثلا لە کاتی کارکردن یان مثلا نەبوونی بودجەی پێویست بۆ ئەو کاران چونکە ئێمە کارمان لە بەڕێوەتی گشتی پرۆگرامەکان خۆمان نایکەین لیژنەمان هەیە لیژنەی باڵامان هەیە لە سەرجەم پەروەردەکان سەرپەرشتیاران و مامۆستایان و مامۆستای زانکۆ بەرداوان تەمان ئەوانش بەشداریکردنیان پێویستیان بە کرێیە کە لەوانەیە تۆزە قورس بێ کە ئێستا نییە کەمە وەروها زۆر جار کەمی وێنە کەمی وێنە و نەخشەکانش ئاستەنگە لە بەردەممان بە تاوەتی لە بەردەم دیزاینەرەکان کەمتر دەستیان دەکەوێت بەڵام بە هەموو شێک هەوڵماندا ئەوکەم کورتیانە پڕکەینەوە هەوڵتان نییەوە سوود لەو شێوەکاران و ئەو مامۆستا دەست ڕەنگینانە وەربگرن شێوە کارمان هەیە ئێستا وێنەی زۆر زۆر باش دەکەن دیزاینەری زۆر زۆر بەتوانەمان هەیە زۆر سوودمان لێ دێنەوە ئەگەریش ڕنگدانەی ئەو قسانەم دەیکەم لە کتێبەکان دیارە بەتایبەتی ئەو کتێبانی ئێستا. بەڵێ مامۆستا عومێر پەرتووکێکی نوێ دەخەنە بەردەستی قوتابیان کە تایبەتە بە جینۆسایدی گەلی کوردستان ئامانجدان لەم پرۆگرامە چییە و ئەم پرۆگرامەش بۆ کامە پۆلە؟ بەڵێ کتێبی جینۆسایدی گەلی کوردستانیان پێشتر جینۆساید گەلی کورد بوو خۆی پێشتر ئاماژەم پێدا بابەتەکانی جینۆساید و ئەنفال و چمەباران لە کتێبەکانی بابەت کۆمەڵاتیان ڕنگدانەوەی هەبوو بەڵام لەسەر داوای بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردە گوتیان کتێبێکی تایبەت بۆ بابەتە هەبێ ئەو بۆ ساڵی خوێندنی 2012-2013 کتێبێکمان ئامادە کرد لیژنەی ئامادەکار کە لە بەندە و بەڕێزان مامۆستا عوبێد خضر سەرپەرشتیاری کۆمەڵایەتی و مامۆستا وەیسی ساڵح کە شارەزای خاننشینە کتێبەکەمان ئامادەکرد یعنی ساڵی 2013 کتێب ئامادەکرا بەڵام بۆ ساڵی خوێندنی 23-24 کتێبەکە سەر لەوێنێ پێداچوونەوەی زانستی و گۆڕانکاری تداکرا لە ڕووی دیزاین و ناوەڕۆکەوە بۆ نمونە ئێمە تەنها بەس نەهامەتەکان بخەینە ڕوو لە ڕووی کوشتن و جینۆساید و وێرانکردنی گوند و دێهات و شارچکەکان ئەدی دوای ئەوە نمونەی ڕوانداماندانا ڕواندا دوای شەڕی ناوخۆی 94 و 95 وڵاتێک بە وێران بوو ئێستا دەڵێن ئەو وڵاتەی لەسەر ئێسک و پرووسکی کەسەکان دروست بووە نمونێ بۆ ڕواندا نمونەیەکی زۆر زۆر سەرکەوتوی وڵاتێک تووشی جۆنۆساید و شەڕی ناوخۆی بۆ ئێستا سەر لە نەبووە یەکێک لە گەشاوەترین ئەزمونە ئابوووریەکان لە ئەفریقیا ئەنجا شێوازەکەش شێوازی خستنە ڕوو وێنەکان نەخشەکان کتێبی جۆنۆساید لە پۆلی دەی ئامادەیی وێژەیی زانستی هەروەها خوێندنی پیشەوی پەیمانگاکان دەخوێندرێت بۆ ئەو کتێبە دانرا تەماو کتێبە باخێکی زۆری هەیە ئەو نەوانەی ئێستا بەتایبەت ئەوانەیدا ڕاپەڕی ئاگدای ڕووداوەکان نینە ئەوەی بەسەر گەلی کوردستان داهاتوە بە شێوەیەکی گشتی ئەو کتێبۆنەوەکانی داهاتوو پند وەرگن لەو گۆڕانکاریانەی یاخود ئەو نەهامەتانەی بەسەر گەلی کوردستان داهاتوە بزانن ئەو ئازادی و حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان ئەنجامی چیا خوێنی شەهیدانە قوربانیدانی سەدان دەیان هەزار و سەدان هەزار لە ڕۆڵەکانی ئەو وڵاتە بووە لە دەربەدەری و ڕاگواستن و سیاست تعریب و تەبعیز گەیشتنە ئەو ڕۆژە وڵاتان زۆر سوودیان لەو بابەت و کارەساتان وەرگرت و بەڕای جیهان بناسێن ئەمەش لە وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرایەتی گشت پرۆگرامەکان هەوڵێکە بۆ زیاتر ناساندنی بۆ قوتابیان و نەوەکانی داهاتوو بۆ ڕای گشتی جیهانی چونکە زۆر جەمە کارمان لەگە ڕێکخراوەکانە ئەو کتێبەیاندی زۆر زۆر بەبایەخەوە گرنگی پێدەدەن بەتایبەتی کتێبی جۆنۆساید بەس باسی کورد بکوونەتەوە ناکە هەموو ئەو پێکاتان لە کوردستانژە پێکاتە نەتەوەیی و ئاینیەکان بۆ نمونە لە قۆناغەکانی ئەنفال کە 8 قۆناغە لە قۆناغی 8 لە ناوچەی بادینان بووە ئاماژە بە ئەو گوندودی هاتە مەسیحی کریسیانی شینەکانە کە ئەوانیش دووچاری وێرانکردنی گوندەکانیان و جۆنۆساید بوونەوە یعنی هەموو ڕنگدانێ هەموو پێکاتەکانی کوردستانی تایە. بەڵێ واتە چمە بەستێکەیە لە باسکردنی جینۆساید و ئەنفال و تراژیدیەکانی میلەتی کورد
لە ناوەندەکانی خوێندن. بەڵێ هەروکو ئاماژەم پێکرد ناساندنەوەکانی داهاتوو بەو تراژدیان سوودوەرگرتن لەو ئەزمونانە سوودوەرگرتن لەو نەهامەتانە کە گەلی کورد ڕوبەڕووی بوونەتەوە و بزانن ئەو ئازادێ بەرهەمی خوێنی ئەو چەندەها ساڵ خەباتی گەلی کوردەوە بە درێژایی مێژوو. بەڵێ تەنها لە پەرتووکی کوردی باز لە جینۆساید و کارەساتەکان کراوە یاخود لە پەرتووکەکانی تریش باس کراوە؟ لە پاش لە دوای 2004 بە تایبەتی لە دوای دەست بەکاربوونی کابینینەوە لە بابەتی کۆمەڵایەتەکان لە پۆلی 4 هەتا 12 ڕنگدانەوەیەکی زۆر فراوان هەیە لە بابەتەکانی جینۆساید، ئەنفال، ڕاگواستن، ئەنفالی بارزانیەکان، تێکدانی گوندەکان لە بابەتی کۆمەڵایەتەکان پۆلی 4 هەتا 12 هەیە. وەکو سەر تازەش ئاماژەم پێ کتێبێکی تایبەت هەیە لە پۆلی دەخوێنرێت کە جینۆسایدی گەلی کوردستانە. لە بابەتەکانی کەشەیە لە دەقەکانی خوێندنەوە لە زمانی عەرەبی، کوردی، ئینگلیزی ئاماژەی پێکراوە. یعنی لە زۆربەی پرۆگرامەکانی خوێندن بە شێوازێک بگونجێ لەگەر ئەو بابەتە زانستیە. بەڵێ لێ چ پەرتووکێک و لە قۆناغی چەند باسی جینۆسایدی کوردانی فەیلی کراوە؟ کتێبی جینۆساید 7 بەشە. بەشی یەکەم ناساندنی جینۆساید لە ڕووی چەمکە زانستێکەوە لە ڕووی یاسای نێودەوڵەتی. بەشی دوێمش باسی سیاسەتی گۆڕین دیموگرافیای کوردستان دەکات لەلایەن حکوومەتێک لە دوایەکانی عێراق و تێکدانی نەهاوسەنگی دانیشتوان بە تایبەتی لە ناوچەکانەوە ئێستا دەروی ئیداری هەرێمە. بەشی سێم بەشێکی تایبەتە بە کوردانی فەیلی. چۆن باسی کوردانی فەیلی کراوە؟ سەرەتا مێژووی کوردانی فەیلی کە دەیگەڕێنە بۆ میرەکانی میرنشینی لووری گەورە و بچووک لە ڕۆژهەڵاتی کوردستان و کە سنەتە باشووریش دەهات. دوای دابەشبوونی جوگرافی کوردە فەیلیەکان ئەنجا ئەو سیاسەتێک لە دوایەکانەی بە تایبەتی لە ساڵ 1968 کە بەعس هات سەر حکوم سیاست درندان بەرامبەر کوردە فەیلیەکان کرد و بە تایبەتی بڕیاری 666,980 بە تەسفیرکردنی کوردە فەیلیەکان دەست بە سەراگرتی هەموو مڵکوماڵیان بەرچ بیانوەک بە بیانووی ئەوەی ئێوە ئێرانین، یان ئەتەبعیە ئێرانیە خسیانە سەر سنوورەکان و ئێرانش ئەو کات ئامادەنم وەریان کرد. دواتر گیران کارەساتێکی زۆر گەورە بوو. دواتر دوای گۆڕانکاریەکان و پرۆسی ئازادی عێراق 2003 ئایا کوردە فەیلیەکان بە مافەکانی گەیشتیان ناسنامەی نەتەوەی ناسنامەی عێراقیان لێ سندرا بۆ ئایا وەریان گرتەوە ئەوە نامەژ یعنی بەشێکی کامل بەشێکی تەواو لە بەشی سێمی کتێبی جینۆساید لەسەر کوردە فەیلیەکانە. بەڵێ ڕۆڵەکانی داهاتوو چۆن بتوانین توێژینەوە و گرنگی بەو جۆرە کارەساتانە بدەن بۆ ئەوەی هەرگیز لەبیر نەکرێن؟ بەڵێ ڕاستی چەند توێژینەوە لەسەر بابەتانە بکرێشتان کەمە. ئێمە لە کاتی ئامادەکردنی کتێبی جینۆساید لە دوای سەرچاوە دەگەڕین، لە دوای وێنە و دیکۆمنتەکان دەگەڕین کەمە قرس دەستمان دەکەوت. مەسەڵەن لە وەزارەتی شەهیدان بەسپاسەوە دکتۆرە چنار سنتەرێکە و سنتەر تایبەت بە ئەنفالشتا سوودمان لێوەرگرت. چەند توێژنەوە بکرێت بۆ داهاتوو زیاتر ئەو بابەتە دەوڵەمەند دەکات و دەبینە سەرچاوی مێژووی و بە تایبەتی ئەو سەرچاوانە ئەگە سەرچاوی زانستی ڕەسەم بن سوودیان لێوەردەگیرێت. بەڵێ مامۆستا عومەر هەماهەنگی بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکان لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەکان و لەگەڵ وەزارەتیش خودی وەزارەتیش ئێوە هەماهەنگیتان چۆنە و چۆن سوود لە بڵێن لەوان وەرەگرن ئەوان ینی ئەو هەماهەنگیە چیە لە نێوانتانە؟ ئایا هەتانە و بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیکردن ئایا ئەوانش بڵێن ڕاپۆرت و ئەو نووسراوانیان بەرزەکەنەوە بۆ ئێوە هەتاوەکو ئێوە بڵێن بابەتەکانتان فراوانتر و ئاسانکاری زیاتر بکەن بۆ قوتابیان؟ بەڵێ بە کورتی ئاماژەم پێدا گۆڕانکاری لە کتێبەکانی خوێندن پرۆگرامەکان خوێندن بە شێوەیەکی گشتی لە ڕێگەی لیژنەی باڵاوە دەبێت. لیژنەی باڵا ئەمە نووسراوی فەرمی دەکەن بۆ سەرجەم پەروەردەکان بۆ مامۆستایان و سەرپەرشتیان نوێنەری خۆیان ئەوانەی ئەزمونیان هەیە توانان هەیە لە ئامادەکردن و پێداچوونەوەی کتێبەکان واتە ئامادەکردنی کتێب بە بەشداری سەرجەم پەروەردەکانە پەروەردەکانیش نوێنەرەکان مامۆستایان و سەرپەرشتیان هەروەها زانکۆکان هەمانجمانە لەگە زانکۆکانی هەرێمی کوردستان ئەوانە لیژنەی بەردەواممان هەیە. دوای ئامادەکردنی کتێبەکە طبعاً ئەو مامۆستای بابەتەکە دەرێتەوە یان سەرپەرشتیارە کە سەرپەرشتی ئەو بابەتە دەکات لەوانەیە هەندێک سەرنج و تێبینی و هەڵی هەبێت ساڵانە لە ڕێگەی راپۆرتی سەرپەرشتیاران ئاگادار دەکەن هەموو پارێزگاکان بۆمان دێت و کار لەگەڵ دەکەن. ئێمە ڕاستەوخۆ تەماسی ڕاستەوخۆمان هەیە لەگەڵ سەرپەرشتیاران
لەگەر زانکۆ لەگەر هەموو مامۆستایان بە شێوەیەکی گشتی. بەڵێ مامۆستا عومەر وەک بینیمان جەنابی وەزیری پەروەردە خەڵات کرا لە بەرامبەر ئەو گرنگی کە بە جینۆساید و ئەنفال و کارەسات و ڕووداوە خۆش و ناخۆشەکانی بەسەرگەلی کووردا هاتووە کە لە ناوەندەکانی خوێندندا ئەخوێندرێت و ئێسەش ئێوە کتێبێک لە بەردەستانایە کە ئامادەیەکەن بۆ پۆلی یەکی پەیمانگاکان و پۆلی دەی ئامادەی تۆ وەکو نوێنەرێک لە بەڕێوەبەرەتی پرۆگرامەکان ئەم ڕێزلێنانە چۆن هەڵەسەنگێنن ئایا بەڕاستی ینی ئەو کارە کراوە بۆ قوتابیان ینی کە ئەوە ئەو بڵێن بێگومان ئەوە مادووبوونی ئێوەیە و بەڵام ئەو سەرپەرشتی کارەکانی ئێوەی کردووە. سەرەتا من زۆر پیرۆزبایی لە جەنابی وەزیر بەڕێز دکتۆر ئالان دەکەم. دوور لە هەموو شتێک زۆر هاوکارە دکتۆر ئالان لەوەتی دەست بەکاربوونی بەردەوام لەگەڵمانە، یعنی هەر کاتێک لە ڕێگای تەلەفۆنەوە بێ لە هەر ڕێگایەکەوە بێ بەردەوام لەگەڵمانەوە و بە تایبەتی زۆر بایەخی بۆ کتێبە دەدات. طبعاً خەڵاتکردنی ئەو خەڵاتکردنی سەرجەم وەزارەت پەروەردە هەموو کارمەندێکە لە وەزارەت پەروەردە بە مامۆستا و سەرپەرشتیار و بەڕێوەبەر و تەنانەت خودی هەموو دامەزگایەکانی وەزارەتی پەروەردە. دکتۆر ئالان و مامۆستا حەسەنیش بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان زۆر هاوکارمان لەو ئیشانە، ینی لە هەموو گۆڕانکاریەکان جەنابی وەزیر بە شەو بەردەوام لەگەڵمانە، یعنی ئەمە زۆر لە بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان لەگە دیزاینەرەکان لە کاتی پشوش کارمان کردەوە. گرنگ ئەوەیە کتێبێکی باش و کەمترین هەڵە و تێبینی لەسەر بێت. دووبارە دکتۆر ئالان زۆر هاوکارمانە، زۆر پژیری ئەو بابەتە دەکات، بە تایبەتی با ئیقدام بە مێژووی کورد و کوردستان و جوگرافیای کوردستان بەردەوام جەخت لەسەرەوە دەگەدەی کەمترین هەڵی تیابێت بە ئاسانترین شێوە بخرێت، کتێبەکان زۆر دوور درێژ و چڕ نەبێت کە قوتابی لێ بێزار بێ، شێوازێکی نوێ. تەمان ئەمە سوودمان لە هەموو بەس خۆمان نینە، لیژنایی هاوبەش وەکو ئاماژەم پێکرد لە سەرپەرشتیارە مامۆستای سەرجەم پارێزیەکان لەگەڵمان هاوکاری باشمان دەکەن. بەڵێ ئایا بەنیاز نین داوا بکەن لە حکوومەتی عێراق باسی جینۆسایدەکانی کوردەکانش بکرێت بە کتێب و لە کتێبەکانی ئەوانە لە ناوەندەکانی خوێندن بڵێن بخوێندرێت بە تایبەتی داوا لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق بکەن؟ ئەمە لە ڕێگای کۆڕ و کۆبنەوە و کۆنفرانس و سیمینارەکان جۆرە کارکردمان لەگەر وەزارەتی پەروەردەی عێراق هەیە و ئاگادارین. بە تایبەتی من بەنسبەت پسپۆرێکی خۆم پرۆگرامەکانی بابەتە کۆمەڵایەتیەکان بەڕاستی هیچ ئاماژەیەکی کە کورد نەتەوەی دووەمە لە عێراق ئاماژەی پێ نەکراوە مێژووی کورد دابەشبوونی جوگرافی کوردستان ئەو نهامەتانەی بەسەر گەلی کوردە هاتووە، تەنانەت نەک کوردیش پێکهاتە نەتەوەی ئاینەکانی تری عێراقیش بە شێوەیەکی گشتی. تەنها من ئەوەندەم تێبینی کرد لە جوگرافیای پۆلی نۆ لە پێکهاتەی دانیشتوان پێکهاتەی نەتەوەی ئاین دانیشتوان ئاماژەوە کرد عێراق لە نەتەوەی کورد و عەرەب و چەند نەتەوەی ئاینێکی بە کورد موسڵمان و کریستیان ئەوەندە پێکدێت هیچ ئاماژەیەکی نییە. بەڵام کە ئێمە کتێبەکانی خۆمان پیشاندان کتێبی جینۆساید و بابەتە کۆمەڵایەتیەکان کە چەند دەوڵەمەندە لە خستنە ڕووی پێکهاتەکان و ئەو مۆزاییکەی کە لە کوردستان دژین بەڵام سەرسام بوونەوە، بەڵام کاریان نەکردو هەتا ئێستا لە هەوڵشتیان لەگەریاندا، ینی بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر بتوان ئەو بابەتانە هەر بە شێوەیەکی کوردیش بخەنە پرۆگرامەکانی خوێندنی خۆیان. بەڵێ مامۆستا عومەر ئەو کتێبەی کە ئەم ساڵ ئێوە کاری ببورە کاری لەسەرەکەن و بڵێن دەیکەنە بۆ پۆلی دەی ئامادەی و قۆناغی یەکەمی پەیمانگاکانە، ئایا بە شێوەی تێز دەخرێتە بەردەستی قوتابیان بۆ ئەم ساڵی خوێندن و ناوی پڕتوکەکەش چییە؟ کەم مەبەست کتێبی جونۆساید کتێبی جونۆسایدی گەلی کوردستان ئامادەم پێکرد لە پۆلی لە ساڵی خوێن 2013 هەبوو، بەڵام بۆ شێوازەی ئێستا نا. لەبەرەوەی کتێبەکە بوو پێویستی بە تێز نەبوو، بەڵام تێستەکە ئێمە چۆنە لە ڕێگای راپۆرتی سەرپەرشتیاران و مامۆستایانە بۆمان دێن، مەسەڵەن ئایا کاردانەوەی چۆنە ناو قوتابیان، ئایا مەسەڵەن کێشەکە لە چێنە هاوسەنج کتێبەکە لە چێ لە ڕووی زانستیەوە خۆتان لیژنەتان نییە بە دووادا چۆن بکەن بزانن چۆن دەخوێندرێ و چۆن لیژنەیەکیشمان هەیە بەڵێ سەردانی مەکتەبەکان دەکەن، نەکەم مەکتەبەکان چەند نمونەیەک وەردەگرن لە مەکتەبەکان، بەڵام زیاتر ئێمە تەماسمان لەگەڵ سەرپەرشتیارانە، ئەوان لە سەرپەرشتی قوتابخانەکان دەکەن، ئەوان ڕاستەوخۆ پەیوەندیان بە مامۆستایانەوە لە ڕێگەی راپۆرتەکانی ئەوانەوە دەزانین تا ڕادەیەک ئەو کتێبە جێگای خۆی گرتوویان نا. بەڵێ
ئایا مامۆستایانی بابەتە کۆمەڵایەتیەکان ڕاهێنانیان پێ ئەکرێت لەسەر شێوازی وانەوتنەوەی ئەو پرۆگرامە؟ بەڵێ ڕاهێنان دەکرێت لەوانەیە ڕاهێنانەکە زۆر فراوان نەوێت بەڵام ڕاهێنان کرا بۆ نمونە کتێبی کارامەیی کە خراە ساڵی یەکەم بە تێست خوێنرا لە 200 قوتابخانە لە سەرتاسەر هەرێمی کوردستان سوودمان لەو تێستە وەرگرت بەیاناتمان بۆ هاتەوە مەسەڵەن کەم و کورتەکان چێت تێبینی مامۆستایانەوە لە کاتی وتنەوەی بابەتەکە چییە دەورەش بە چەند هزار مامۆستایە کرا سەرتاسەری کوردستان قادەمان لێ دروستکردن ئەو سەرکردە پەروەردەیەکان ئەوان لە سەرجەم پارێزەکان خۆشمان لە بەڕایەتی گشتی پرۆگرامەکان سەرپەرشتی ئەو خولانەمان دەکرد چوەک وانە بێش چۆک و بەشدار بوو لە خولەکان لە ڕێگەی هەڵسەنگاندن و بەشدار بوون یعنی بە شێوەیەکی گشتی دەکرێت بەڵام یشتان پێویستە گەورەترین کێشەی ئێمە لێرە مامۆستایە بەڕاستی مامۆستا لە ڕێگەی خولەوە دەتوانێت زیاتر دەوڵەمەند بکرێت وەرە ئێستا لە بەڕێبەتی لە نووسنگەی جەنابی وەزیر بەڕێبەتی ڕاهێنان کراوەتەوە مەشق ڕاهێنان کراوەتەوە زۆر سوودی دەبێت لە دوا ڕۆژە لەوانەیە ئەنجامی بەدەرکەوێت چەند ساڵی داهاتوو. بەڵێ مامۆستا دەمەوێت بپرسم بێجگە لە گۆڕانکاری لە پەرتووکی کۆمەڵایەتی و ئەو پەرتووکەی کە ساڵانی زمانی بڵێن ئێمە مێژوو جوغرافیە و بابەتە کۆمەڵایەتی هاونیشتیمانی بوون بێجگە لەو گۆڕانکاری کە لەو سێ پەرتووکە کراوە و ئایا چه پەرتووکێکی تر ئێوە بڵێن گۆڕانکاری بەسەر کراوە هەرچەنە ڕەنگە پسپۆری تۆ نەبێ بەڵام ئەگەر ئاماژێک پێبێ بەڵێ جگە لە بابەت کۆمەڵایەتیەکان پۆلی 4 هەتا 9 تەواو بووە قۆناغی ئامادەیش مێژوو شارستانیەکان گۆڕانکاری تیاکراوە کتێبێکی نوێژ ئاماژەی پێکەم زۆر گرنگە بە شێوازێکی زۆر جوان خراوەتەوە کتێبی فەلسەفەیە. بەڵێ کتێبی فەلسەفە بۆ قۆناغی چەندەمە بۆ قۆناغی 11 ئامادەی وێژەیی. بەڵێ کتێبی فەلسەفە کێشەی کتێبی فەلسەفە و پسپۆری فەلسەفە لە ناوەندەکانی خوێندن زۆر کەم و سنووردارە بۆیە چمان کرد ئەو ساڵ هەوڵماندا ئەو کتێبە شێوازە مامۆستای مێژوو بێ جوگرافیا بێ ئابوو بتوانێت ئەو کتێبە بڵێتەوە جگە لەوەش کتێبی جۆنۆساید ئێستاش لە بەرنامەیەوە کاری لەسەر دەکەین بۆ ساڵی خوێندنی 24-25 قۆناغی 2 و 11 ئابووری و جوگرافیا و کۆمەڵاسی بگۆڕین ئێستا لەرگە لیژنەکانی سەرجەم پارێزگاکان دەست بەکارین بەنسبە کتێبەکانی کەش زانستەکان پۆلیەکی بنەڕەتی و 2 بنەڕەتیان تەواو کرد ئێستاش بەردەوام من ئەو پرۆژەیە بیکاری کاریان لە پۆلیە کردووە لەوانێ بۆ ساڵی کە کار لە قۆناغەکانی کرد بکەن ئینگلیزیش لە بەرنامەیاندا پێداچوونە بە کتێبەکانی زمانی عەرەبی و ئاین جدا کراوە گرنگ ئەوەیە ئەوە بە قسە نییە بەڵام دەرەنجام ئەوە لە ناوەندەکانی خوێندندان هەیە لە سەرەتا دەست بەکاربوونی کابینەی نوێ پرۆگرامەکانی خوێندن بەڕاستی بەڕیشەیی گۆڕانکاری تێدا کراوە و دەرەنجامی باشی هەبووە. بەڵێ باشە مامۆستا عومەر تا چەند گرنگیتان بەوە داوە و هەوڵتان داوە کە ئەو کتێبانە کێشیان سووک بێ واتە قوتابیان بە تایبەتی قوتابیانی قۆناغی یەکەم و دووەم و سێمی بنەڕەتی بەڵێ کێشی ئەو کتێبانیان زۆر قورسە و بەڕاستی جانتاکانیان وەزنی قورسە بێت یەک لە کێشەکانە تا چەند گرنگیتان بەوە داوە ئێستا حالیان جگە لەوەی کە ئاماژەمەکە لە بابەتە کۆمەڵایەتەکان هەوڵمانداوە ئەو هەموو چڕێ ناو بابەتەکان خوێندنە نەک لە حسابی بابەتە زانستیەکە بە حسابی دەق عەلمیەکە بەڵکو بە شێوەیەک خراوەتە ڕوو زانیاریەکی زۆر بە کەمترین خستنە ڕووی بابەتەکانی لە ڕووی زانیاری بیرکردنەوەشتووە لە بۆ نمونە ئێستا کتێبی زانستەکان پۆلی 1 و 2 گۆڕاوە زۆر جیاواز لەو کتێبانە کە پێشتر هەیە ناوەڕۆکە کەم زیاتر بەو شێوەی بڵێن وێنەکان دەدوێن چونکە پۆلی 1 و 2 تو مخاطبەی قوتابێک زار بچووکیانێ و توانای نییە زیاتر بە وێنەیە بۆ نووسینی زۆر کەم ینی لە پۆلی 1 و 2 بازنەی یەکەم هەوڵماندا و نووسین زۆر کەم حەجمی قەبارەی کتێبەکەش کەم بێتەوە. کتێبەکانی ئێستا ئەوەی هەیە بە تایبەتی زانستەکان و بیرکاری زۆرن یەکجار زۆر قورسای لە سەرشانی قوتابی بەڵام وە کاری تێدا دەکەین ئێستا حالیان. مامۆستا عومەر نامەوێت لەوە زیاتر ماندوو بکەم ئەمەی کۆتا پرسیار ئاراستی بەڕێزەکەن چۆن فیدباک و هەڵسەنگاندن ئەکەن بۆ ئاستی گەیاندنی زانیاریەکانی ناو پەرتووکەکە بە قوتابیان. بەڵێ ئاماژەم پێکرد جگە لە راپۆرتی مامۆستایانی بەڕێز لە هەموو پسپۆریەکان کە دەڕاتەوە سەرپەرشتە ئاراستەی بەڕێوەتی گشتی پرۆگرامەکانی خوێندنی دەکەن ئێمەش کاری لەسەر دەکەین ئەمە لە کتێبی کارامەیی لە سەرتاسەری هەرێمی کوردستان لیستێکمان ئامادە کرد کۆمەڵک پرسیاری تێدا بوو دەربارەی مەسەن ئەو کتێبە کێشەکانی ئەو کتێبە چێ گرفتەکانی چێ چۆن چارەسەر دەکرێت
سەرجەم پەرۆدەکان هاتەوە تحلیلیشمان کە شیکردنەوەشمان بۆ کرد و گەیشتنە کۆمەڵک زانیاری دەربارەی ئاستەنگەکانی جێبەجێکردنی و کتێبە کارامەی وەکو نمونە باز دەکەن زۆر کەش دەکرێت و بە فعلی زۆر سوودمان لێ وەرگرت چونکە ئەوە هەموو ڕای سەرجەم مامۆستایان بوو ئەو ڕاپرسیە کرابوو لە سەرتاسەری هەرێمی کوردستان هەموو ئەنجامەکانش گەڕایەوە لا ئێمە سوودی لێ وەردەگرین ئێستا بۆ ئاقارە کار دەکەین بۆ کتێبی بابەتە کۆمەڵایەکانیش بە هەمان شێوە کار لەسەر دەکەین کار لەسەر چ دەکەین لیستێک ئامادە دەکەین کۆمەڵک پرسیاری تێدا ئەو کتێبە چۆنە و ڕنگدانەوەی چۆنە و کێشەکەی لە چییە و چۆنێتی مامەڵەکردنی مامۆستا لەگەری دەرەنجامی ئەومان بۆ دێتەوە لەسەرەوە کار دەکەین یعنی تەنها ئەوە نییە وەرەقەکە بێتەوە ئێمە پژۆ بخرێن نەخێر کارێکی لەسەر دەکەین بە تایبەتی لە کارمەیەکە کارمانە سەکرد بە جددی بەڵێ مامۆستا عومەر چ شتێک من پرسیارم نەکردبێ و لە لای بەڕێزت گرنگ بێ بتوێ ئاماژەی پێ بێت و بەرنامەکەی پێ دەوڵەمەندتر بکەین وەڵا زۆر سپاسان دەکەم بۆ دەرفەتە یەک لەوانە حەزم لێ ئاماژەی پێ بکەم گۆڕانکاری زۆر دەکرد لە کتێبەکانی خوێندن گۆڕانکاری زۆر باش کراوە نەک لە بەوەی بخۆم کارمەندێکی بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکانی خوێندن کاری زۆر باش کراوە بەڵام بەداخەوە نازانم هەمانجینی لەێران دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ینی زۆر جار خەڵک هەبووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هۆیەکان ڕاگەیاندن لە تەلەڤیزیۆنەکان دەرێ وڵی بە تایبەتی لە ساڵیادی ئەمفال جونسا دەرێ زۆر پێویستە ئەو پرۆگرامە یاخود ئەو بابەتە لە پرۆگرامەکانی خوێندن ڕەنگداتەوە ئاگای لێ نییە نازم بێ ئاگایە یعنی کەمتر هۆیەکان ڕاگەن دەبێت زۆر باش پێدەن بە تایبەتی ئێستا ئەو کارانە ئێستا دەکرێت بە ڕێوەتی گشتی پرۆگرامەکان وەزارەتی پەروەردە بە سەرپەرشتی ڕاستەوە خۆی جەنابی زۆر بەڕێوەبەری گشتی بەڕاستی هەمانجی یعنی من لە شوێنێک بووم ئەو بابەتانەمان خستنە ڕوو بەڕاستی بەشێکی زۆر زانکۆ ئاگایان لێنێ مەسەن چمان کردووە تۆزێک لێکترازان هەیە هەر ئەوەندە زۆرم حەز لێ ئاگاداری و بابەتانە وەتا زۆر پێویستە وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا هەمانگیەکیان هەبێت بۆ منە لە بابەتی جونۆساید ئێمە سوودمان لە وەزارەتی شەیدان هاوکارمان بوون بەڕێز دکتۆرە باڵا لە ئەنجومەن وەزیران ئەو لە ڕێگای دراسە یاساییەکانەوە سوودمان لێ وەرگرت زۆر شوێنی کە سوودمان لێ وەرگرت یعنی هەمانجێک هەبوو لە نێوانماندا چونکە ئەو بابەتان پرۆگرامەکانی خوێن پێویستە ڕاستەوخۆ بە سەر تاسەری کۆمەڵگا دەوێ هەمانجێکە بێت لە نێوان هەموو دامدەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دووبارەش من سوپاسی جەنابی وەزیری پەروەردە دەکەم زۆر هاوکارە لەگەرمان هاوکارە لە چی جۆگرێکی باش یعنی چی پێ بڵێن نارێنا مامۆستا حەسەنی بەڕێوەبەری گشتی ئەوش بە هەمان شێوە و هیوادارم بەردەوامی ئینشاڵڵا لەوەیە و تەواوی دەکەین و دەستمان بەکارە کردووە کارێکی باشە کەم و کورتیشی هەیە بەڵام بەردەوام دەبین بەردەوامیش دەبین و ئەنجامیشی دەبێت ڕنگدانەوە ئەوەش لەوانەیە بە ڕۆژێک و دوو ڕۆژ ناوێت بە قسەش ناوێت بەڵام لە ڕەفتار و هەڵسوکە و قوتابی ڕنگ دەداتەوە من هیوادارم باشتیش بێت دەستان خۆش بێ و ماندوو نەبن هیوای سەرکەوتن بۆ ئێوەش و هەموو کارمەندە بەڕێزەکانی بەڕێوەبەرایەتی پرۆگرامەکان دەخوازیین بە تایبەتی ماندووبوونێک و ئەرکێکی زۆر قورس لەسەرشانی ئێوەیە هەرچەنە ئێوە بە پێی پسپۆڕیەکانتان کار ئەکەن بەڵام ئێوە جێگەی دەستخۆشین و جێگەی ئەوەن کە شانازیتان پێوە بکرێ بۆ ئەوەی کە ئەو گۆڕانکاریانەی لەو کتێبانە بکرێکە لە زمانی حزبی بەعسەوە دانراوە بۆ قوتابیان بەڕاستی گۆڕانکارێکی زۆر جوان و زۆر بە بەرچاویش کراوە دووبارە بەخێر بێ مامۆستا عومەر عەلی شەریف شارەزا لە بابەتە کۆمەڵایەتیەکان لە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکانی خوێندن دووبارە بەخێر بێ ماندوومان کردی ئەرکت کێشە هیوای تەمە درێژی لە ساغی بۆ بەڕێستەخوازین زۆر سپاس مامۆستاگیان خۆشەویستان لێرەدا بەرنامەی فێربوونی ئەم هەفتەیەش بە کۆتا هات دووبارە ڕێزی من شەمیران بابان ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە لەگەڵ هاوکارانم لە کۆنتڕۆڵ قبول بفەرمونون وڵات ئاوادان و بەخواتان ئەسپێرم ئەخواتان لەگەڵ بێ.